سڵاوم کاتتان باش ئەمڕۆ لە بەردەم بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر ژمارەیەکی پزیشکی زۆر بەخۆیان کە دەڵێن 200 کەس دەبن ئەوانە گرنگێکیان ئەنجام داوە گرنگێکی نازانن کە زۆرینە پزیشکی دیدانن لەسەرەوەی کە بەڕێوەبەری گشتی فەرمانی گواستنەوەی بۆ دەرکردن خۆشیان باز دەکەن کە بەبێ هۆکار بێ ئەوەی ئاگدار بن کە هۆکاری گواستنەوەکەیان لەسەر چیە من دەستمە لای یەکێک لەوان ئەم کاتت باش نوێنەرمان هەیە لەگەڵ نوێنەکە تا قسە بکەیت نوێنەر دەتان قسە بکە یەک دوانمە هەیە نوێنەرمان هەیە نوێنەر لەگەڵ نوێنەرەکە قسە بکە باشە ئەوانە خۆیان نایانەوە قسە بکەن ئەوە یەکێک لە نوێنەرەکانی ئەوانە ئەو کاتت باش باشتر سپاس هۆکاری گواستنەوەکە ئەوەیە کە نزیکەی 5 ساڵە دەرچوانی کۆلێژی پزیشکی دانەمەزراون لەبەر ئەوە کوبڵی فراغێک دروست بووە لە دەرەوەی شار لە بنکەکانی دەرەوەی شار ئێستاکە هاتوون بە دکتۆرە شارەزاکان دکتۆر مارسەکان کە نزیکەی ژمارەمان 250 دکتۆر دەبی داوێت ئەو فراغانە پڕ بکەنەوە کە ئەوە پێچەوانەی یاسای مۆزەفینە لۆ ئێمە ئەو گردبنەوەمان کردی و ڕێکاری یاسایش دەگرینە بەر نا هەر ئێستا لە هەفتی 2 بڕیارێک دەرچووە لە بەڕێوەبەری تەندروستی هەولێر کە باز لە گواستنەوەی ئێمە دەکاتن و ئەمەش بە تەواو ناڕازینە لای بەڕێوەبەری گشتی پرسیاری بچووکت بە خێرایی وەڵام دێەوە گواستنەوەی ئەم ژمارە پزیشکە لە ناو سەتەری شار بۆ دەوروبەر لە ناو فراغ دروست ناکە بۆ شای دروست ناکە بەدڵنیایی فراغ لە ناو شار دروست دەکە نازانم یعنی بەڕاستی بڕیارەکە بێ پلانیەکی زۆری پێوە دیارە دەست خۆش ئەمە نوێنەری ئەو پزیشکانە بوو کە ئێستا گربوونەوە لە بەردەم بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر وەک خۆی ئاماژەی پێکرد کە ئەمە نایاسایی و کارێگە کردووە و ڕێکاری یاساییش دەگرنە بەر لە بەرامبەر بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر چونکە ئەوان پێیان وایە پێویستە خەڵکی دیتر دەرچووی زانکۆی پزیشکی تر دابمەزرێت لەوەی کە ئەوان بگوازرێنەوە بۆ باڵێن سنووری قەزای سۆران و حاجیۆمەران ئێستامان لە بەردەم بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر گرنێتەوە و بە شیشیان دەبنە نوێنەر دەستنە لای بەڕێوەبەری گشتی ئەوە باسیشی لەوە کردوێتەکە کە هەڵوێستیان دەبی و جەخت دەکەمەوەی کە ئەو وتی ڕێکاری یاسایی دەگرە بن ئەوە دیمەنانن ئەو پزیشکانن کە لێوێن دەرن وەرە با بسۆکردن ئەو کاتتان باش ئەو پزیشکانە کە بەڵێ ئێمە 450 دکتۆرین وەکو پزیشکانی دانی شارەزا دژی ئەو بڕیارە دەوەستینەوە کە ئێمەیان ناردۆتەوە بە دووبارە تا دەروستکردنیمان بۆ دەرەوەی شار بەڵێ بەڵام ڕەنگە ئەوان بیانوی ئەوەیە هەبێت کە ئەوێش زەرورە پێویستە پزیشکا بستێنێت یعنی ئێوە بۆ پێتانوێ ئەمە نایاسایە و کارێک خراپ لەبەرەوەی ئێمە تەدەروسی خۆمان کردو 2 ساڵ کردومانە لە زیاتی ئەوەی کە برادەرەکانمان هاوپیشەکانمان تەعین بکە کە لە 2016 4 وتبەی تەعین نەکردووە دووبارە هەڵەستێ ئێمە تەدەروس دەکاتەوە ئێمە 16 ساڵ خزمەتم هەیە تەدەروسی خۆم تەواو کردووە یعنی ئەوە بڕیارە نایاسایە لە هیچ شوێنێک نییە ئەتۆ پاش 16 ساڵ زارێکی تکە بڕۆیەوە دیسان واتە وەزارەتی تەندروستی دەرچووی زانکۆی پزیشکیدا نامەزرێنێت دێوە بە ئێوە بەڵێ ئەوانەدا نامەزرێنێتن ئێوە ئێمە دیسان تەدەروس بکاتەوە شوێنی ئەوان بگرینەوە ئێمەش دژی ئەو بڕیارەینە ئەوەی گوێتان لێ دەبێت هەمویان دەڵێن ئێمە دژی ئەو بڕیارەین و نایانەوێ بگواسترێنەوە بۆ شوێنەکانی دیکە دەمەوێت دیمانەکان ببینن ئێستا نوێنەریان چۆتە ژوورەوە لەگەڵ بەڕێوەبەری گشتی تەندروستی کۆ دەبنەوە ئەوان ڕەتی ئەوەی دەکەنەوە کە بگوازرێنەوە بۆ بنکەکانی تەندروستی و نەخۆشخانەکانی دەرەوەی شاری هەولێر وی چگرە پزیشکە خانمانەی تازە باسیەوە کردکەوان مابڵێ ماوەی کارکردنی خۆیان بەپێی
کاری وەزیفی کە سەرەتادا دەمەزرێت دەبی چەند ساڵێکیان لە دەرەوەی سەتەری شارەکان خزمەت با هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەن اینجا دەگوازرێنە بنکەکانی تەندروستی و نەخۆشخانەکانی شار وەک ئەوەی کە باسیشانەوە کرد ئاماژەوە کرد یەکێک لەو پزیشکانە کە حکوومەتی هەرێمی کوردستان و وەزارەی تەندروستی چوار با بڵێن چوار وەزبەی دەرچووی زانکۆ پەیمانگاکان دانامەزرێنێ دەوێ شوێنەکە بە ئەوانەوە پڕکاتەوە تا ئێستا ئەوانە هەر لە بەردەم بەڕێوەتی گشتین چۆڵیان نەکردووە و دایانەوێ بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر ئەم بڕیارە هەڵوەشێنێتەوە. بەردەوام پێ دەم بچینە لای پزیشکتر ئەو کاتێ باش یاڵێ وسەلە ئێستا هاوڕێکان هاوپشەکان باسییان کرد کە ئەو شێوازی گواستنەوەتان لە هەولێر بۆ دەرەوەی هەولێر ئەمە کارێکی نایاساییە و پێتان وایە غەدرتان لە دەگرێت چکە ماوەی کاری وەزیفی خۆتان کە سەرەتادا مەزراون لە دەرەوەی شار ئەنجامدا تاوایان ڕاکردووە بڕۆی گشتی بۆ چێمە دەکات لەبەرچ ئەوە کاتن ئەمن پێشەکی ئەمن شمولی ئەو قەرارەش ناکەم بەس پاڵپشتی ئەو پزیشکە هاوڕێیانی خۆمەکەم لەبەر من تەخەسوسی مەوانە پزیشکی دانش شارەزایەکان ئەو بڕیارە شمولیان کردیا لەبەر چواکە لە مەجموعە شوێنێکی هەیە دوور ساڵانە دەبێت و ساڵی یەکەم کە کولیە تاواکەی مقیمیەکەی پاش 2 ساڵی تەدەڕوجیەکەی لە دەرەوەی شار پاش ئەوە لەو شوێنە جوگرافیلێتە لەوێن دەردەیەوە لەبەر چواکە لەبەروی تەعینات نەمایە دکتۆری نوێ نییە مقیمی بکات تەدەڕوجکا بکەوێتە هێندەر تەعینات نەمایە 5 وەزبە ئێستا لە مارێدان شاقۆی ئێستا هەمویان لێرە بە و ئەتوش کە خاستن پیشەی پزیشکی یعنی کە بڕیار هەیە قانون هەیە یاسا هەیە لە پەڕەمانی ئەتوو لە سەرتە کە تەعینی بکەیت کە تەعینیشی ناکەی باشە لەسەرت نییە ئەری ئەمن پێویستم بە ڕاژەی دکتۆری ددان نییە پێویستم بە ڕاژەی نییە ساڵانە بەردەوام زانکۆی هەلیەکرێتەوە بەردەوام بە شێوەیەکی نازانشتی تەڵەبەکی زۆری شوەرەگرن یعنی زانکۆ هەیە نزیکی 100 تەڵەبەی وەرەگری کە تەڵەبەی ئەسنان پێویستی بە کورسی با مشتیە یعنی ئەگەر وەبی ئەتوو پێویستت بە ڕاژەی ئەو دکتۆرانە نییە پێویستت بە پزیشکی دانیە لە کوردستان تەواو ئەتوو هیچ ینی ئەو پزیشکی هێلۆ هاوڵاتیانە بەسە باشە لەبەر سەدی هەموو زانکۆی هەلیەکەیەوە ئێستاش لۆ ئیلا لە هەولێریش ئەو بڕیارە تەطبیقەکرێت لە سلێمانی لە دۆک نییە دیارە ئەوانەی لە دوورن داوایان کردیا بێن و ئەوێن دەرچۆ لەبی ئەو جەبزانە ئەوەی داوایان کردیا مادەم ڕاژەنەمە دەبێت و حەلیکەی ئەوجا ئەوان لەوێن دەرن ئەمن هاتیم و ئێرە ئەوە تازە تاوایان کە تەعینات نەمایە ئەتوو لەوێن دەرمایەوە یعنی ئەگەر پشتەچیان نەبی لۆ ئەوە بە ئاسانی داوایان کردیا بێنەوە گواستنەوەی هەچەند تۆ هاتووی دەڵێ من هاتمە پشتیوانی هاوڕێکان بکەم ئەگەر شمولم نا بەڵێ گواستنەوەی هەموو پزیشکە لە سەتەری شار بۆ دەرەوەی شار لە ناو سەتەر کێشۆگرفت دروست ناکات ئازانی هەتا ئێستاکە بەس بڕیار درێ ینی نووسرای دابشکردنەوە ئەو جەلەوانی هەندەکانی مەسەلەن لەناو سار لەبەرتە دروست نابی لەبەری ئەو دووریانش ماریان لێرەیە داوایان کردێ بێن و لەوانەیە بەوانە جیان پڕکەنەوە بەس ئەوە غێر قانونی ینی ئەگەر ئەتوو تەدەڕوجی خۆت کرد
ئەتوو پێش ئێستا کردیتت کابرا سەڵد بووە هیچ مەشاکلی نەبوو ئێستا هەموو ساحیب ژن و ماڵ و مندارە کابرا منداڵی لە قوتابخانەیە خێزانی لە دەرەوە شار ئێستا خێزانی ئەستە دەرەوەی شار یعنی ئەوانە هەموو مەشاکلی کۆمەڵایەتی شتیشی لێ دروستە بیتن نییە گەرشتەکەش ینی غێر قانونی ئەو یەک لە بڕیارەکان خاڵکم حەزنێ لێ بخینەوە خاڵک ینی بەڕاستی جێی پێکەنینە هەری ئەتوو دەبی بە زۆری بچی ئەو جیانە ئەگەر نەچی یەک لە خاڵەکان نووسرای باوەڕ کازانیتە یەک ڕۆژ بە یەکمان غیابت لە هەژمارەکە یعنی ئەگەر تو 12 ڕۆژ غیابی یەک ساڵ غیابی پاش ئەوەی کە ئەتوو نەمعاشت هەیە معاشت لێ ئەبڕدرێ ئێرەت هەمووی کەڤەر کردی ئەو دەوروبەرە یعنی بەس فکر لێ بکە یعنی تخوا ئەوە چ بڕیارەکە لە چ قانون دنیای یەک ڕۆژی نەچێت و یەکمان غیاب بدەن لە چ قانون دنیایە دەگەر وڵاتەوەی گوێتان لێبوو ئەمە نیگەرانی و گلەی ئەو پزیشکانەیە لە بەرامبەر بڕیارێکی بەڕێوەبەری گشتی تەندروستی هەولێر دەرکراوە و بازدەوە دەکەن کەمە هەم نایە یاسایە و هەم غەدریان دەکرێت و نوێنەرێکیان باسی دەگەر کە ڕێکاری یاسایی دەگرنە بەر